بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای ڕێبوار کاکەی لە هەولێرەوە. ڕێبوار سڵاوت لێبێ، زانیاری لەبارەوەی کە فەرماندەی هێزەکانی هەولێر لەبارەی دروستکردنی هێزی چەکداری بزوتنەوەی گۆڕان لەو بارەوە کە وا بڕیار کۆنفرانسێک ئەنجام بدرێت، زانیاری زیاتر لای تۆ چییە؟ بەڵێ سڵاوتان لێبێتن. من دیارە ئێستا لە شارۆچکەی مەخمورم، نەک لە هەولێر. دیارە فەرماندەی هەولێر کە لە بارەگای سەرەکییان لە مەخمورە و ناوچەکانی باقرت و سنوورەکانی باشووری مەخموریان لە سەنگەرەکانی پێشەوەدان، دیارە ئەوان ڕاگەاندراویشیان هەیە یاخود کۆنفرانسێکیان هەیە لەسەر ئەوەی کە لەسەر ئەو دەنگویانەی یاخود ئەو هەواڵانەی کە وا بڕیارە بستنەوەی گۆڕان هێزی چەکداری دروست بکاتن و پێی بڵێن یەکەی نەوەت. دیارە ئەوان کۆنفرانسێکیان هەیە و ڕوونکردنەوە لەسەر ئەو بابەتە دەدەن. ئێمە ئێستا لە سنووری مەخمورین و لە شوێنەکەین، وا بڕیارە کاتژمێری 11 ئەو کۆنفرانسەیە ئەنجام بدرێتن. ئەوان ڕای خۆیان یاخود هەڵوێستی خۆیان دەردەبڕن لەسەر دروستکردنی هێزی تر، ئەگەرچی ئەوە تا ئێستا بستنەوەی گۆڕان وەکو خۆیان بە فەرمی ڕیان نەگەیاندووە کە ئەوان هێزیەکی چەکداری یاخود هێزی یەکەی نەوەت دروست دەکەن، بەڵام ئەوە چەند دەنگۆیەکە یاخود چەند هەواڵێکە کە لە بەشێک لە ڕاگەیاندنەکان بڵاو کرایەوە، بەشێکیش لە کادیرانی یاخود لە یانگرانی بستنەوەی گۆڕان هەڵوێستی خۆیان دەربڕی لەوەی کە بڵێ پێویستە بستنەوەی گۆڕانیش هێزی چەکداری هەبێتن. و ئەو وێنە و ئەو ڤیددیوانەی کە لە چەند ڕۆژە ڕابردوو بڵاو کرایەوە ئەوە زیاتر بووە هۆی ئەوەی کە دیارە فەرماندەیی هەولێر ئەو کۆنفرانسە یاخود ئەو ڕاگەاندراوە بڵاو بکاتەوە، وەکەوەی کە لە وێنە و ڤیددیۆکاندا پیشان دەدرا. دیارە بستنەوەی گۆڕان چەند کەسانێک یاخود چەند وێنەیەک ئەوە پیشاندرا کە چەکیان پێوە هەروەها یەکەیان دروست کردووە و هەروەها ئەو چەکانی کە پیانەوە زۆرێک لەو هاوڵاتی و یاخود ئەو کەسانەی کە ناوی خۆیان نووسیوە لەو یەکەیە یاخود لەو بڵێن هێزەیە کەوا بڕیارە سەر بە یاخود بڵێن کە خۆیان ئاماژان پێکردووە کە سەر بە بزوتنەوەی گۆڕانن و ئەوە یەکەی نەوەتە و ئەوان یتر وەکو بزوتنەوەیەک هێزی چەکداریشان دەبێتن. دیارە ئەوە بووە هۆی ئەوەی کە فەرماندەی هەولێر ئەو یاخود وا بکاتن کە ئەوان ئەو ڕاگەاندراوە یاخود ئەو کۆنفرانسە ئەنجام بدەن و لە ناو بارەگای خۆیان لە شارۆچکەی مەخمور. بەڵێ ڕێبوار کۆنفرانسەکە لە ناو مەخمورە ئەنجام دەدرێت؟ بەڵێ ئێستا من لە بارەگای سەرەکی فەرماندەی هەولێرم لە شارۆچکەی مەخمور، دیارە ئەو کۆنفرانسە لێرە ئەنجام دەدرێت و لێرە ئەو پەیامە یاخود ئەو قسانەی کە ئەوان دەیانەوێ بیکەن لێرە بۆ دەستگاکانی ڕاگەاندن بۆ ڕایگەشتی بڵاوی دەکەنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕێبوار کاکەی لە مەخمورەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاری.